تاران و ئەگەرەکانی بەردەمی ئاستەما دۆخی ئێران ئیتر بۆ هەمیشە ئاسایی بێتەوە. با لەوە گەڕین هەر لەم مانگەدا بەهۆی کارەساتی کوشتاری خەڵکەوە ئیتر بۆ هەمیشە و یەکجارە دەسەڵاتی مەلاکانی تاران شەرعیەت و ڕەوایی خۆی بە تەواوەتی لەدەستداوە و خەڵک یەکدەنگ خوازیاری ڕوخانی حکوومەتی مەلاکانی تاران بوونە. با لەوەش گەڕین لە ئێستادا ترامپ توانی بە ئاسانی لە ناوەوەی ئێران و دەرەوەی ئێران شەرعیەت بۆ لێدانی ئێران بەدەستبێنێت و تەنانەت با لەوەش بگەڕین سەرەڕای ئەم کارەساتە بەرەی ئاژاوەگەر و توندئاژەخوازی تاران هێشتا شار خەریکی هەڕەشە و گوڕەشەن و بەردەوامیش باس لە تۆڵەی قورس و بەزەبر و کوشەندا لە خەڵک بە بیانووی بەداردەستەبوونی تەل ئەبیب و ترامپ دەکەنەوە و بەردەوام سەرقاڵی سەر ئێشە و کێشەنانەوە و وێرانکردنی یەکجاری وڵاتی ئێرانە. لەم نێوەندەدا تەنیا شتێک بوونی ڕاستی ئەدات ئەوەیە کۆماری ئیسلامی ئێران ئەمێستاکە لە خراپترین و پیسترین دۆخی سیاسی و ئابووری خۆیدایە. ئەوەی ڕاستی بێت ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە مێژووی 40 ساڵی خۆیدا تا ئەم ڕادەیە قێزەون و بێپشتیوان و هاوکات تەنیا و لاواز نەبووە. وەک نمونە جیالەوەی خەڵکی ناڕازی کۆمەڵکوش کردووە بە تەواوەتی ئابووری داڕماوە تمەن لە نزمترین و پیسترین ئاستی خۆیدایە. بۆ یەکەم جاریش لە ناوخۆی وڵاتدا دەنگی بەرز بۆتەوە. ڕاشکاوانە لە ئەنگری لا ڕوخانی دەسەڵاتی مەلاکانی تاران تەنانەت بەدەست و فیتی دەرەکی دەکات و هەر ئەم دەنگە بەرزە واشی کردووە بژاردەی دەستێوەردانی دەرەکی و باواتایە گەگەری هێرشی عسکەری یەکلاکەرەوە بێتە ئاراوە. دۆخیش پرز و لێکترازاوی ئێران لەلایەکەوە و ئامادەبوونی هێزی سەربازی تۆکمە و بەرفراوانی ئەمریکا لە ناوچەکە لەلایەکی دیکەوە. وای لێ هاتووە هەردەم خەڵک چاوەڕوانی لێدانی لە ناکاو و یەکلاکەرەوەی کۆماری ئیسلامی و کۆتایی دەسەڵاتی مەلاکانی تاران بۆ هەمیشە بێت. بەڵام سەرەڕای چاوەڕوانیان ڕۆژانەی خەڵکی ئێران و تەنانەت وڵاتانی دنیا هەز دەکرێت سێ ئەگەر لە بەردەم تارانی مەلاکاندا هەبێت. یەکەم ئەگەری ڕێکەوتن لەسەر هێرشێکی نەرم. دیارە ترامپ لە بەرامبەر خەڵکی دنیادا وعدی ئەوەیدا بێت و دەستگای سەرکوتی ئێران ڕوبەڕووی خۆپێشاندەران بێتەوە و کەسیان لێ بکوژێت بەهانەی خۆپێشاندەرانی ئێرانەوە بچێت. لە ئێستادا دەرکەوتووە کە نەک تەنیا زۆری کوشتووە بەڵکو کۆمەڵکوژی کردووە و بمبۆنەوە لە ئێستادا لە ژێرگوشاری ئێرانیەکانی دەرەوە بە تایبەت شەقامی سیاسی ئەمریکادایە و ئەم بژاردەیە واتە ڕێکەوتن لەگەڵ لێدانێکی نەرمی ئێران. دەتوانێت هەم ئێران وادار بکات تەسلیمی ویستەکانی بێت و هەمیش خۆپێشاندەران تا ڕادەیەک ڕازی بکات و هەمیش پێش بە شەڕێکی پێشبینی نەکرا و مەترسیدار لە ناوچەکەدا بگرێت. دووهەم تاران بە نێوانجی وڵاتێکی دراوسێ و لەوانە قەتەر یان تورکیا و عەرەبستان تەسلیم بوون بە شێوازی قبول بکات و واز لە سیاسەتی چەکی ئەتۆمی و هەروەها دەستێوەردان لە کاروباری دنیا و بە تایبەتی پرسی موشەکی درێژمەودا بێنێت کە هەست دەکرێت بە ڕەچاوکردنی دەروونناسی سەرۆکی کۆماری ئیسلامی و هاشوهوشی سوپا ئەم ئەگەرە تا ڕادەیەک لاواز بێت. گەرچی نابێت ئەوەش لەبیر بکرێت لە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێراندا. ڕستەیەک لە ئایەتوڵڵا خومەینی هەیە کە وەک بنەمای سیاسەتی سیستەمی کۆماری ئیسلامی پێناسە دەکرێت. ئایەتوڵڵا ڕاشکاوانە باسی لەوە کردووە مانەوە و پاراستنی سیستەمی کۆماری ئیسلامی ئێران لە نوێژ فەرزترە و بەواتایەک مانەوەی کۆماری ئیسلامی ئەولەویەتی بەسەر فەرزەکانی دیکەی وەک نوێژ و ڕۆژ و حەجەوە هەیە و بە دڵنیاییەوە ئەم ئەگەرە هەمیشە لای مەلاکانی تاران وەک ڕازی مانەوە سەیر دەکرێت. کەواتە ڕەنگ بێ لە ئێستادا ئەستەم بنوێنێت ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی سەرەڕای ئەو هەموو شکست و هەڕەشە و گڕشانە بیر لە دانوستان و ڕێککەوتن بکاتەوە. بەڵامەوەی ڕاستی بێت تاران ئەمێستاکە لە بەردەم چەندین مەترسی زەق و جددیدایە. هەر بۆیە پێدەچێت دوور نەبێت گەر لە کۆتاییدا ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی مانەوەی کۆماری ئیسلامی ئەولەویەت بداتە سەر چی بەهای ئەخلاقی و ئاینیدا هەیە و مەواتایەک بە قسەی دامەزرێنەری کۆماری ئیسلامی بکەن و لەم ساتە وەختەدا تەنیا بیر لە مانەوە و پاراستنی کۆماری ئیسلامی بکەنەوە. هەر سەبارەت بەم ئەگەرەش دەکرێت ئاماژە بەو ڕاستیەش بدرێت ئەم بژاردەیەش کاتێک ئەگەری هەیە کە تەل ئەبیب نەخشارەکەی درێژخایانی لاوازکردن و تەنانەت بە پارچەکردنی ئێرانی نەکێشا بێت و ترامپی بەمەڕازی نەکرد بێت. سێەم جەنگێکی یەکلاکەرەوە و ئاخر زەمانی. واتە تاران خۆی بۆ جەنگی یەکلاکەرەوە لەگەڵ ترامپ ئامادە بکات کە بێگومان لە ئەگەری ئەم بژاردەیەدا دەبێت چاوەڕێی جەنگی مان و نەمان و تەنانەت هەمەگیر لە ناوچەکەشدا بکرێت.
ڕاستە لەم حاڵەتەدا ئەگەری ڕوخانی حکوومەتی مەلاکان دەکرێت بەس بە دڵنیاییەوە ڕوخانی کۆماری ئیسلامی و کۆتایی دەسەڵاتی مەلاکانی تاران لە ماوەیەکی کووردا ناقەومێت بەڵکو تاران مقاومە دەکات و ئەمە دەتوانێت نەک تەنیا وڵات ڕوبەڕووی جەنگی ناوخۆی و تەنانەت بە چەند پارچەبوونی بکاتەوە بەڵکو ئەمریکاش تووشی شەڕێکی تا ڕادەیەک درێژخایەن بکات و ئەمە بە پێچەوانەی ویست و حەزی ترامپە. بۆیە هەست دەکرێت گەر تا ئەم ساتە وەختەش لە لێدانی تاران سڵی کرد بێتەوە ئەوە بێت جیا لەوەی وڵاتانی ناوچەکە بە تایبەتی تورکیا و عەرەبستان و قەتەر بەهۆی بەرژەوەندی خۆیانەوە ڕازی بەم شەڕە نین. ئەوە بێت کە ترامپ هەست بەوە بکات مەلاکانی تاران شاڕی مان و نەمان بکەن و دەست بۆ هەرچی بژاردەیە و لەوانە پەکخستنی هەناردەکردنی نەوت لە تەنگەڵانی هورموز و هەروەها لێدانی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە بە تایبەتی عێراق ببن و ئەمە توانێت ترامپ تووشی کێشە بکاتەوە گەرچی لە کۆتاییشدا هەر بەراوەی جەنگەکەش بێت. کەواتە بێت و ترامپ لە کۆتاییدا دەست بۆ ئەم بژاردەیە ببادەوە دەبێت چاوەڕێی جەنگی ئاخر زەمانی لە ناوچەکە و تەنانەت جەنگی ناوخۆی ئێران و بە تایبەتی نائارامی سەیر و سەمەرە لە ناوچەکەدا بۆ چەندین ساڵ بکرێت. کۆی ئەم دۆخە بەیەمە دەڵێت دۆخی ئێران ئەوەندە ئاڵۆز و سەیر و سەمەرە و تەنانەت بێهاوتەیە کە جگە لەم سێ ئەگەرە دەکرێت چاوەڕێی ئەگەری چاوەڕوان نەکراوی دیکەش لەوانە ڕێککەوتن دوای هێرشی ئەمریکا یان گەمارۆی یەکجارەی ئابووری ئێران بە مەبەستی خۆپێشاندانی سەرانسەری و تەنانەت ئەگەری لاوازی هەستانەوەی بەریەک وەک چاکسازی خوازەکان بە یارمەتی و فێتی ئەمریکا بکرێت. لە کۆتاییشدا دەمێنێتەوە ئاماژە بۆ خاڵەش بدرێت. هێرش بکرێت یان نەکرێت تاران ڕێککەوتن بکات یاخود نەیکات ئیتر ئەستەمە و تەنانەت ناممکنە دۆخی سیاسی ئێران بۆ پێشەوە بگەڕێتەوە. ڕەوای و شەرعیەتی دەسەڵات کۆتایی هاتووە.